الله أكبر الله. کاتی نوێژی بەیانیە و مامۆستا فازڵ بەرەو مزگەوت دەچێت. بەڵام هەموو جارێک پێویستە دارێک لەگەڵ خۆیدا ببات تا بەرگری لە خۆی بکات و نەهێڵێت سەگی بەرەڵا پەلاماری بدەن. سبەینان کە دەچینە نوێژی بەیانی بەڕاستی دەبی ئەمە بە استعدادی خۆمان دەبی دارێک هەگرین بۆی کە دیفاع پێ لە خۆمان بکەین، چونکە زۆر جار لە بۆمان هاتینە. چەند کەس لەو گەڕەکەی ما سەگ لە بۆی هاتیە و پەلاماری داوە. زۆرن ئەو کەسانەی کاتێک دەچنە مزگەوت داریان پێیە، چونکە چەندین جار سەگ پەلاماری داون. ئەم پیاوە یەکێکە لەو کەسانەی کە سەگی بەرەڵا هێرشی بۆ هێناوە و پەلاماری داوە. من بخۆم شخصی خۆمەخوای ئەو گۆپارە ئەوم پێەیە سبەینا کە دێم لەو زەماعەتێ، یعنی بەڕاستی زۆر لە خۆ بەترسم. هەتا لێرانەش ئەلێرە هاتم لەزارچی مزگەفتەی بوومە لێرانە وشی هاتمە وێنەر بەخۆ سەی زۆر لێبوون ئێرانە. وەڵامیش پشتم کردەوە لێ وەڵا هەر ئەوەن دەمزانی یەک هات ئێرە گرتم. وەڵا کە گرتمی بنیداری نەکردم ئەلحەقا، بەس بەڕاستی یعنی وەچی برەی تاسام چکە لە هیکرا بوو کە گرتمی. بەڕاستی ئەمەی بێزار کردێنە. سەگی بەرەڵا بەڕێژەیەکی بەرچاو لە نێو کۆڵان و پێش دەرگای ماڵانی چەندین گەڕێکی شاری هەولێردا بڵاو بوونەتەوە. دەتوانین دیفاعی خۆمان تا عەدەشی پێ بکەین، چی بکەین دێ ناسا دەبێ نوێژەی خۆ نوێژەکەمان ناسوێرین. بەپێی ئاماری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر تەنها لە مانگی سێ ئەم ساڵدا 78 حاڵەتی پەلاماردان و گەستنی سەگ تۆمار کراون. یەکیشیان لە قوشتەپەیە، ئەنی هەریەک لەوانە بەلایەنەکەمەوە کاربەدەستانی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانی بواری ژینگەی دەڵێن 22 زەوی بۆ کۆکردنەوەی سەگی بەرەڵا تەرخان کراوە و کارەکانی دروستکردنی شێڵتەر و شوێنی مانەوەی سەگی بەرەڵا لە قۆناغی کۆتاییدایە. بۆ نەگەر گرفتێک بۆ منە پێویستمان بە ڤێتەرنەرێکە سەگێکی بریندار بوونەوەکانمان بەردەوامە بۆ ئەوەی ڕێگە چارەسەرێکی گونجاوتر بدۆزینەوە کە تا ئێستا ئەو ڕێگە چارانێک کە دیاریکراون لەلایەن پارێزگار و تیمەکانەوە دروستکردنی شەڵتەرێکە تەلبەندکردنیانە بۆ ئەوەی ڤێتەرنەر دابین ئامادە بێتن لەوێندەر. مامۆستا فازڵ پێی وایە بۆ چارەسەرکردنی کێشەی سەگی بەرەڵا تەنها یەک کوبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی پێویستە. بڕیاری نهایی لای ئەنجومەنی وەزیرانە. ئەنجومەنی وەزیران بێک کۆبوونەوە بڕیار بدا برێ کاکە ئەوە پارەم تەرخان کرد، هەم لۆ بەیتەریە کە دکتۆرەکان ئامادە بن، هەم لۆ سیارە دەبی سیارەی زۆر تەرخان بکەن لەوەی کە سەگەکان کۆ بکەنەوە. بەپێی ئامارێکی پارتی سەوزی کوردستان کە لە بواری ژینگەییدا کار دەکەن ڕای دەگەێنن زیاتر لە 300,000 سەگی بێلانە لە هەرێمی کوردستاندا هەن. ئەحمەد جێباری، دەنگی ئەمریکا، هەولێر.